شەڕی ئەمجاریان لە باشیکە ئەوان نزیکەی 700 مەتر لە داعش دوورن. ئەوێ ناوچەیەکی گەرمی شەڕە، تەنیا 12 کیلۆمەتر لە نێو شاری مووسڵەوە دوورە. ڕامبۆ لێرەیە، بەڵام شەڕەکانی ئەمجارەی بۆم فلیم سازی نییە و شەڕی ڕاستەقینەیە. جیاواز لە کوشتن و هێرشی ناو فیلمەکانی هۆلیوود، ئەم جارە هەر کەس بەدەست و تفەنگی ڕامبۆ بمرێ لە ڕاستیشدا مردووە. سلاح زانه مگولی خو چه سلاح جوره بدنن گویی باشه دوشتی زدم گویی نزدم بس با پیشام داد نشام دا فیر بوم دوشتش کشته بوم مگوی چه سلاح جوره بدنن من ماهر شەریف تەمەنی 30 ساڵە و لە گوندێکی شەمزینانی باکووری کوردستانەوە بۆ بەرەکانی شەڕی باشووری کوردستان هاتووە. ئەو هەم لە ڕوخسار و هەم لە بەهێزی ماسوولکەکانیدا لە ڕامبۆ دەچێت، بەڵام ڕامبۆیەکی کوردی. ئەکمۆژە سۆرە پاڕۆکە خینە مەیە خینە هەمە شەهیدێ منە یەکیان جار ئەس گوند بووم ماڵ بووم ڕەمەزان بوو سێ چوار ڕۆژ مام بۆ عایدێ فەیسبووک دەزۆم بەرەخوتنی ڕسمێت بچێت ئەو تندە یە 2 ساڵی 3 ساڵی سەریوان ژێکردنەوە ئەیش زۆر کەرم بینەوە نەجا گیلیان بۆ تا شەو پشتم ڕسمەی بەڵاو کردم گودا چمە کوردستانی عێراق موی چمە بەشدار بووم بەرامبەری شەڕی داعش مگوت یان دەمرم یان دەژیم دووسێ ڕۆژی پێچۆ بۆ شار هیجۆ بوون بەرامبەریمە داعش بوون نزیک بوون زۆر بوو پشتن یان تقریبا مانگێک و نوێ بوون چەند لەوی ماینەوە پشتیمە هیجۆم کردەوە هیجۆم کردم وێ ڕۆژێمە 7 گوند گرتن سەرەتای دەستپێکردنی شەڕی داعش ماهر ڕامبۆش وەکو پێش هەموو پێشمەرگەیەکی خۆبەخش بەشداری ئەو شەڕی کرد بەڕاستی دەورێکی ئەکتیڤی هەبوو لە ناومانە کە سەرەتای هاتە ناو ڕێزی پێشمەرگ هاتە لای ئێمە وەکو خۆبەخش داوای کرد سلاحی قورسی پێبێت ئەوە ئینسانێکی ئینسان یعنی ڕۆژیان بەردای هاتە ئێرە یعنی بینی ئەڵڵا ئەکبەر یعنی ئەوە مسلمانە وەڵڵی ئەزێ سوی خوێنە مسلمانینە جەمال حاضرن هاوڕێ پێشمەرگەکانی بە ڕامبۆ بانگی دەکەن، ئەویش ماسوولکە بەهێزەکانی خۆی لە دژی داعش خستۆتە کار. ڕاضەمت کرده خدای دامە بۆ جارێکی شەڕێکی هۆ ئێمەش لەگەڵ ماهیر ڕامبۆ و پێشمەرگەکان سواری ئەو بازاڕە دەبین و دەڕۆین بۆ بەرەکانی جەنگ. ئێمە لە ناو بازاڕی لە مەدرسیدا نەگەر داعش تەقەمان لێ بکات ئێستا خۆی لە خۆی ئێستا ئێمە دەچین بۆ ساترەکانی پێشە ئەگەر دنیا تەقان لێکردی RPG ئاوەن هەر شتێک تەقان لێکردی دەتوانین لە ناو وێرەدان هیچ مشکلەت پێ ناگەین سارێکی مدەڕعەیە ئەمە فەیز الله تو کاک ئەحمەد و ئەو هەر نەیرە هەنێ بگرن ڕۆم بۆ تشارە سەر دۆشکەخۆ فڕۆکەکان لە ئاسمانەوە بردومانی مۆڵگەکانی داعشیان لە باشێک دەست پێ کرد. ماهی ڕامبۆ بە خێرایی چوە سەر دۆشکەکەی و بۆسەی بۆ هێرشێکی داعشدانا. ئەو ئەگەرچی زیاتر لە شاری ئیستانبول و ئیزمیر ژیاوە، بەڵام وەک ڕامبۆی ناو فیلمێکی هۆلیوود دێتە پێش چاو. شەڕەکە کەم کەم هێور دەبێتەوە. ماهیر و هاوڕێ پێشمەرگەکانی گەڕانەوە، هەر لە نزیک بەرەکانی پێشەوەی جەنگ سەیری فیلمێکی ئاکشن دەکەن و خۆیان بۆ شەڕێکی دیکە ئامادە دەکەن. ماهیر ڕامبۆ جیاواز لە پێشمەرگەکانی دیکە کە هەر 15 ڕۆژ جارێک بۆ پشوو دەگەڕێنەوە، ئەو لەو کاتێ شەڕ گەرم ببوو 5 مانگ لە بەرەکانی جەنگ مایەوە و نەگەڕایەوە. شەڕە یێمەکردە زۆر زەحمەت بوو یێ زمار بوو زمارش زۆر بوو زۆرمە زمار گرتەوە زۆر جاشێ بریندار بوو یانێ چەندماخۆی دەستیمە شکاستە هەندە ئەستور بوو پێمنێ شکاستە بەت ئەپ نەچمە دۆکتۆر بخۆ خۆمە چی کردیە بخۆت قای ڕاز
سلڤستەر ستالۆنی ناسراو بە ڕامبۆ ئاکتەری بەنێوبانگی هۆلیوود لە نزیکەی 36 فیلمی هۆلیووددا بەشداری کردووە، بەڵام پێدەچێ ڕامبۆی کوردی زیاتر لەو ژمارەیە لە فیلمە ڕاستەقینەکانی بەرەکانی جەنگی داعشدا بەشداری کردوێت. ماهیر نایەوێت موچە وەربگرێت و وەکو پێشمەرگەیەک داوام بکات، بەڵام دەڵێت تاوەکو شەڕی داعش بمێنێت ئەو وەک خۆبەخشێک دەجەنگێت. سۆران بەهادین، ڕوودا و بەرەکانی جەنگ لە سنووری باشیک.